دیار لەگەرەوە تەلەفۆنێک کوشمەژە مەڵێ هیچ نەبووە براکە ڕاست دەکات ئەگەر شتە بوویدا لە پێمان بڵێ باچە ڕۆستە بینەوە هەستە با بڕۆین چ دەبینی کوڕەکەم هەستە با بڕۆین شێوە دەڕۆ براکەم پێتان هێن با بڕۆین یاڵە دەی لە پێمان بڵێ چ ڕوویدایە ئێستا پێتان دێرم چ بووە هۆشک چی بووە؟ مامی ئەستا وەرە با پێتان بڵێم چ بووە دەبڕۆم زان چ ڕوویدایەوە چی بوو دەیگە نازانم کاکە فەرم دانش دەبی چ بیتە ئەو تەلەفۆنەم شاوەشی کردن وەرە کوڕم وەرە بزانم ئەو ڤیدیۆیە چیە پێت هەیە بەمە پیشانێ وەرە تەماشاک مەحاڵە کچی من وا بە درۆش نییە بەرچاوی خۆت دەبینی هەڵەک هەیە تکاتان لێنەکەم ئارام بگرن لێکۆڵینەوەی دەکەی کچی من وا بە درۆش نییە تەلەفۆنەکەم لۆ هات دەیگوت لەو کچە دوورکەنەوە مارەی مەکە کچەکەت خەریکی چییە؟ کاک شەهاب ئەگەر لە زارمی کسەکەی من زۆر بەڕەوشتە دیارە چەند بەڕەوشتە دیارە کاکە حسان حیف ساحبێ کسەکی ئەو هەیە با بڕۆین بیخوایە دەبی لەیلە ئەوی شەقێزەوەنەی کرد بیخوایە مەحاڵە لەیلە شتی وا ناکات سەری بابی خۆش شۆڕ ناکات